بەرداوامی لەگەڵتانی کێکتر لە تەوەر و گفتوگۆکانی ئەمڕۆمان قساکەین لەسەر چەند توێژینەوەیەک بە تایبەت قساکەین لەسەر لاوک و حەیران جیاوازیان چیە بەراوردیانەکەین و تا چەندە ڕۆڵیان هەیە لە گێڕانەوەی مێژووی نەتەوەیەکە. دواترگە دەرفەدە بوو تۆزە قساکەین لەسەر لۆڕ و بابزانین لۆڕەکان کێن مێژووی دووریان بۆ کەی ئەگەڕێتەوە و کللتور و فەرەنگ لە لای ئەوان لە ئێستایا چۆنە چەندە گەشەی کردووە. قسەباسی زیاترەکەین لەسەرم تەوەرە بە میوانداری کاگرەژن حەسەن مۆزیسیان و هەستاوە بە ئەنجامدانی ئەو توێژینەوەیە. کاگرەژن بەیانی باش. سەرەتا بابزانین جیاوازی یاخود بەراورد بکەینە نێوان لاوک و حەیرانە. بەڵێ پێشوی وەڵامی پرسیارەکەی بەڕێزە بمەوە حەزەکەم ئاماژە بکەم بە وشەی فۆلکلۆر، چونکە توێژینەوەکانی من زۆرتر لەسەر بابەتی گۆرانی و مۆسیقای فۆلکلۆری کوردیە. ئێمە ئەگەر بین باسێکی وشەی فۆلکلۆر بکەین وەکو وشەکە لە دوو بەش پێگەیە. فۆلک بە واتای خەڵکەیە، لۆڕش بە واتای زانست و زانیاری دێک کە هەردووشیان بە شێوەیەکی گشتی واتایەک ئەبەخشێ بریتێ لە گواستنەوەی سینە بە سینەی هەموو ئەو بابەتانی کە لەناو کۆمەڵگایە هەیە لە هەموو بوارە جیاوازەکانە. ئێمە هەروە تێگەشتین کە وشەی فۆلکلۆر بۆ گۆرانی موزیک زۆرتر باوە، بەڵام هەموو لایەنەکانەگرێتەوە لە مەسەلە کەلتوریەکان، تەنانەت لە خواردن، لە جلوبەرێک، هەموو ئەو بابەتانی کە پەیوەندیان بە کەلتوری ئەو کۆمەڵگایەوە هەیە. بابەتەکەی من توێژینەوەکانم بەڕاستی لەسەر لاوک و حەیران بیرۆکەیەم کارانم لەسەر ئەوە هات کە توێژینەوە زۆر کە من لەسەر لاوک و حەیران و بە شێوەیەکی گشتی لەسەر گۆرانی موزیک سەرچاومان ئێزگار کەم ئاگەسری کتێبخانەکان بکەی لە کوردستان چەند کتێبێکن کە بە پەنجەی دەست ئەژمێردرێن لەسەر ئەو بابەتانە. هەوڵم ماوە منیش لەم مەجالە چەند توێژینەوەی بکەم. لاوک و حەیران کارەکەی من زیاتر لە باکووری کوردستان بوو بۆ ئەوەی کە بەراوردکاریەک دروستکەم لە بینی لاوک و حەیرانی کە لە باکووری کوردستان هەیە لەگەڵ ئەو لاوک و حەیرانی کە لە باشوور و ڕۆژهەڵاتە هەیە و بەراوردکارێکیش لە بینی ڕۆژئاوای کوردستانە، چونکە ئێمە ئەگەر دیقەت بێ بە درێژایی مێژوو دابڕانیشی کەلتوری هونەری گەورە هەبووە لە بینی پارچەکانی کوردستانە بۆهۆی ئەو بارودۆخە سیاسی و ئابووری کۆمەڵایەتی کە پارچەکانی کوردستانی پیا تێپەڕیوە. توێژینەوەکەی من لەسەر لاوک لە باکووری کوردستان شاری ئامەدم هەڵبژار کە ئەوان ماڵی دەنگبێژانیان هەیە، یەکێکە لە ناوەندە زۆر گرنگەکان بۆ لاوک و حەیران کە ڕۆژانە چەندین کەس لێ کۆ دەبنەوە، خەڵکی پسپۆر و شارەزان هەیە لاوک و حەیرانەڵێن لەو ناوەندانە و ئەمان ئامانجی زۆر گرنگیان هەیە لە کۆبوونەوەیان لەو شوێنەدا کە بریتێ لە گەاندنی پامەنەتەوەیەکی کە باشکرا ناتوانن بڵێن ئەوان ئاەوە لە ڕێگەی لاوک و حەیرانەکانەوە بڵێن. و یەکێکتر لەو ئامانجە گرنگانی کە ئەوان هەیە بریتێ لە پاراستنی زمانی کوردی، چونکە ئەگەر ئێمە دیقەت بین لە باکووری کوردستان لە سەرجەم ناوەندە فەرمیەکان و خوێندنگاکان بە زمانی تورکی خوێندن ئەکەن، ئەوان ئاەوە لە ڕێگەی ئەو لاوک و حەیرانانە ئەو نەوە تازەی کە پێ ئەگا گوێبیستی زمانی کوردی بێ کە هەم چێژێکە بەخشە بۆی کە فۆرمێکی موزیکی هەیە لاوک و حەیرانەکان، هەمیش بەوەی کە ئەتوانن زمانەکەی خۆیان پارێزگاری پێ بکەن. و خاڵێکی تریش کە زۆر گرنگە لەو ناوەندی دەنگمێژان لە شاری ئامەد پێگەاندنی کۆمەڵێ گەنجن. ئەوان زۆر بەلایەنەوە موهیمە کە گەنجەکانە لەسەر بابەتە فۆلکلۆریەکانی خۆیان پێ بگەێنن. بۆ نمونە گەنجێک مەرجە لەسەر ئەوەی کە ئەبێ بە گۆرانی بێژ بتوانێت لاوکێکی باش بڵێ، ئەو بۆ بە مەرج لەلای ئەوان ئەمووەکو ماڵی دەنگبێژان. ئەگەر بێنە سەر لایەنی بەراوردکاری لە بینی لاوک و حەیران، تەنانەت لە باکووری کوردستان لاوک و حەیران جیاوازی هەیە لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکتر چ جای ئەگەر بین ماڵی دەنگبێژان بوو لەبەر لەوەی جیاوازەکە بکەین چیتە ئەوێ؟ بەڵێ چی بەدیە کرد؟ من ئەوەی کە بەدیم کرد بەڕاستی ئەو خاڵانی کە بۆم باس کردی ئەوان کۆمەڵ ئامانجان هەبوو، ئەو ئامانجانە کە بۆم باس کردی و ئەوەی کە بەدیم ئەکرد پەرۆشی خەڵکی باکووری کوردستانە بۆ بابەتە فۆلکلۆریەکان بە تایبەت گۆرانی موزیک. بۆ نمونە من چوومەتە خانی حەسەن پاشا کە شوێنێکە بۆ شوێنی فرۆشتنی جولەری واتە خەشڵ و مورو. بەناو خانەکە تێپەڕین کەسی کابراایکی بە تەمەنم بینی تەمەنی نزیکی 6 ساڵ بوو، دوکانەکەی کردو بەدەم دوکانەکەیەوە گوێ لە گۆرانێکی فۆلکلۆری کوردی ڕیتمی ئەگەر لەگەڵ ئەوەشا سەمایە کرد. منیش ڕاستەخۆ چوومە ژوورەوە بە ڕیکۆردەوە با بڵێن چوومە ژوورەوە ڕیکۆردن کابرای خۆی تێک نایە. دوای و پرسیاری ئەوم لێ کرد کە ئایا تۆ بۆ بەم شێوەیە دوکانەکەیتەوە؟ وتی من ئەمێ ڕۆژێکی کارکردنی خۆم لەگەڵ ئەم میلۆدیە جوانە بێنمە دروستکردن بۆ ئەوی کە بتوانم ڕۆژێکی باشیش کارکردنم هەبێ. ڕاستەخۆ من ئەو بیرۆکەیم بۆ دروست بوو کە گۆرانی موزیک چ ڕۆڵێکی هەیە لەسەر باری دەرونی تاک لە باکووری کوردستانەوە ئەوان زۆر بە چای ڕێزەوە سێریەکە. ئەم سەرجانە مەیدانی تۆ چەندە کاریگەری بوو لەسەر توێژینەوەکە؟ بێگومان
تۆ کاتێ بە تیۆری قسە لەسەر بابەتێکە کە ڕەنگە تەنها لە چوارچێوەی تیۆریا بمێنێتەوە بەڵام کاتێککە خۆ بە مەیدانی ئەو دیمەنا نابینی ینی ئەمە چەندە کاریگەری لەسەر ناوەڕێکی توێژینەوە بەڵێ بەتەشید ئێمە لە توێژینە پشت بە دوو سەرچاوە بەشتن دوو لایەنە بەستنیشیان سەرچاوی کتێبە کە تۆ لە کتێبخانەکانە بۆم لە کۆمەڵە کتێب هەیە ئیسفادی لەکەی لایەنی دووەمیان بڕاستی کە بەداخەوە لێرە زۆر لە پەراوێزە لە زۆربەی ناوەندە ئەکادیمیەکانیشە لە پەراوێزە بووم لە زانکۆکانیش بریتێ لە کاری مەیدانی زۆر گەرەنگە زۆر جار من هەنێ بابەتم خوێندوتەوە یا هەنێ بابەتم کەوتوتە بەرچاو کە چوومەتە شوێنەکە یاخۆ بە زیندوی بینیمە ئەمە ئەوە نییە کە لە سەرچاوەکە باسەکرێ بۆیە کاری مەیدانی بۆ یەکلایکردنەوەی کۆمەڵە بابەت زۆر گرنگە کە پێشتر بە شێوەیەک باسکراوە بەڵام تۆتوانی ڕاستەکەی بخێتەوە ڕوو کە ئەمەش بۆ خۆی ئەبێتە بەڵگا ینی بوون ئەو کاری مەیدانی کە ئەکرێ لە بەرەوەی کە دکۆمنت ئەکرێ ینی بوون لە کارێکی مەیدانی کە ئەکرێ پێویستە کۆمەڵێ پێداویستی هەیە بەکاری بێنی بوون لە بابەتی ڕێکۆردکردن دەبێ ئامری ڕێکۆردکردنی پێبێ وە چاوپێکەوتن لەگەڵ دەنگبێژەکان موزیک ژانەکان و پێش ئەوەی تو بچیتە ئەو شوێنە پێویستە لانی ژینگەی لانی کۆمەڵایەتی لانی زمانەوانی هەموو ئەوانە دیراسە بکەی بۆی کە ئەچیتە ناو شوێنەکەەوە بتانی کارەکە بەدروستی کاکبەرجان باست لە لاوک و حەیرانکە ڕۆڵی ئەمە چییە لە گێڕانەوەی مێژووداکە زۆر جارە من گویان لەگرین بەڕاستی خودی خۆیان چیرۆکێکن بەڵێ بەتەکید من لاوک و حەیرانەکانە گرنگترین شت کە هەستم پێکردو بریتێ لە جێڕانەوەیکی مێژووی قۆناغ بە قۆناغی گەلی کوردە لە لاوکەکانە دەرخەری هەموو ئەو بارودۆخە سیاسی و ئابووری کۆمەڵایەتی کە کورد لە قۆناغێک لە قۆناغەکانە تیاژیاوە ئەگەڕێتەوە لە ناو لاوکەکانە بۆ منە لاوکمانێت تەمەنی 100 ساڵە 150 ساڵە تەمەنی 200 ساڵە ئەمە بە شێوەی سینە بە سینە لە کەسێکەوە بۆ کەسێکتر گوازراوەتەوە وەکووتم ئەگەر ڕۆژە لە ڕۆژان مێژووی نەتەوەی کورد بنووسرێتەوە گرنگترین سەرچاوە کە سوودی لێ ببیندرێ بریتێ لەو چیرۆکانی کە لە ناو لاوک و حەیرانەکانە هەن بۆ نمونە من نمونێکتان بۆ باسەکەم ئەو قەتڵ و عامی کە بەسەر ئێزیدیەکانە کرا باشە ئەوان 72 فەرمانیان هەیەواتە فەرمانیان بەسەراکراوە کە قەتڵ و عام بکەن جینۆساید بکرێن ئەو جینۆسایدی کە داعش کردی لە 2014 پێش 100 ساڵ پێش ئێستا عینەن شێوە دووبارە بۆ تۆم جینۆسایدە ئەوان ئەو کاتە ئەو جینۆسایدیان کردو بەلاوت باشە سینە بە سینە گوازراوەتەوە مێژووی کرد دووبارەبوونێکی زۆر سێریتەیە لە هەموو ئەو ڕووداوانی کە بەسەریان لە مەینێتەکان لەو کارە ساتانی کە بەسەریان هێت دیسان جارێکتر ئەگەر دیقەت بی بەراوردکاری بکەین لە بینی ئەو جینۆسایدی کە داعش بەسەر ئێزیدەکانە کردی لەگەڵ ئەوەی پێشوە ئەمە خۆی بۆ خۆی بابەتی زۆر گرنگن کە ئەتوانرێ توێژینەوەی ئەکادیمی زۆر گرنگی لەسەر بکرێت کە ڕۆڵی لاوک و حەیران لە جێڕانەوەی مێژوو کە بەڕاستی ئەبێ مێژوونستان زۆر پشت بە و لایەنە ببەستن لەو پارچانەی ترەوەندی کە هەستی کرد چەندە مێژویان پاراستووە چەندە فۆلکلۆریان پاراستووە یعنی ئەوان بە تەنگ فۆلکلۆری پارچەکەی خۆیانەوە من حەزەکەم ئاماژە بۆ بکەم بەداخەوە ئێمە وەکو نەتەوەی کورد لە بەرەوەی دەوڵەت نەبووین هەر پارچەیەک لەژێر دەسەڵاتی داگیرکەرێکی ئەم چوار پارچەی کوردستانە بووین نەمانتوانیەوە بە شێوەیەکی تۆکمە پارێزگاری لەو ئەرشیفە فۆلکلۆرێنەتەوەی خۆمان بکەین ئەوەی کە جێگەی سەرنجە بۆ من ئەوەیە لەبەر ئەوەی کە بەردام لەژێر چەوسانەوەیە بووین پەرۆشیەک و دڵسۆزێکی ئێزگار زۆر هەبووە لە من ئەوەی کە بەدیم کردو لە باکووری کوردستان لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا پەرۆشیکی ئێزگار زۆر هەیە بۆ پاراستنی ئەو بابەتە فۆلکلۆریانە چونکە ئەوان ئەوەنی ئاەوێت لە ڕێگەی کەلتورەکەی خۆمانەوە پامەنەتەوەی سیاسەکەی خۆیان بگێنن هەوڵان زۆرتر هەوڵ نەدراوە لە ڕێگەی پامە سیاسەکەەوە ڕاستە لایەنێکی تری هەیە کە توانیوانە کاریگەری دروستکەن بەڵام ئەوەی کەلتور و فەرهەنگ و هونەر دروستیەکان هیچی کەمتر نییە لەوەی کە سیاسەکان ئەیکە بەڕاستی بۆیە من ئەوەی کە دیقەتم ماوە زۆر کاریان لەسەر ئەوە کردو لە هەموو ئادا و ڕوسومەکان بۆ مناسبەکانە نتوانیوانە ئەوە ڕنگدانەوەی هەبێت لە کاکڕێژەم بەدەل لەو خاڵێک ئاماژە پێکرد ئەو جیاوازیانە چی بوو کە بەدی دەکرد لە نێوان با بڵێن باکوور و پاشەکانی دیکە لاوک حەزەکەم پێشەوە جیاوازی بکەین لە بینی لاوک و حەیرانە بۆی کە بەسەرمانە نەڕوا لاوک زیاتر ئەو بابەتانی کە لە ناو لاوکە هەن بابەتی داستانی واتە ئەو شەڕ و کوشتار و مەینەتیانی کە بەسەر کووردا هاتووە لە ناو لاوکەکانە باسەکرێت بەڵام ئەوی کە لە ناو حەیرانە باسەکرێت بریتێ لە بابەتی عاشقانە واتە بۆ نەخۆشەویستی لە بینی کسفڕەکە بابەتەکان زیاتر ئەوەی لە حەیران ئەوە لە حەیرانە باسەکرێت ببورە پرسیارەکەت خوا ئەوەندەی کە لە باکوور بوویت و توێژینەوەکە زیاتر لەوێ لە شاری ئامەد ئەنجامدا ئەو جیاوازیانە چی بوو کە بەدی دەکرد لە نێوان ئەوێ و پاشەکانی دیکەی کوردستان لاوک و حەیرانەکان لە باکووری کوردستان ئێمە گەل
لەگەڵ فۆرمی موزیکیەوە سێری بکەین لاوک لەسەر چەندین مەقامی جیاوازەوەترێ بۆم لەسەر حیجازەوترێ لەسەر بایەت ئەوترێ بە هەمان شێوە لە باشووری کوردستانی بەڵام ئەوەی کە جێگەی جیاوازیە حەیرانەکان لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان زیاتر مەقامی بەیاتە يعني أوني كمان دقات ما بلام لباكوري كردستان حيران لسر چندين سكيل إيجا سكيل ما بس مع لو بيجا موسيقى كلاتونيك ودس بيكا بوتوني كتير لسر بلام حيران كان باكوري كردستان لسر چند سكيل كي جواز أو تري من حزة كم عمجة بشتيب كم أو حيران لباكوري كردستان ذات لنفسي جزيرة بوتانا زور باوا نفسي جزيرة بوتان بداخو كيسال روي أمني ووضعي خرابي هي جور حيراني كان هي من بدوای ڕۆشتم لە ناو مەغۆڵەکانە ئەو شێوازی وتنە هەیە يعني من گەشتمەتە ئەو بڕوای ئالۆگۆڕی کەلتوری یان ئالۆگۆڕی بازرگانی لەم ناوچانە بۆ ناوچەکانی تر کاتێکە بازرگانەکان لە سەدەمی کۆنا هاتوونەتە ئەم ناوچانە کۆمەڵێ بابەتی بۆ نمونە ئامێرە مۆسیقایەکان کۆمەڵە سکێڵی موزیکی کە گویان لێ ببردوونەتەوە ناوچەکانی خۆیان بە شێواز و سەلیقەی خۆیان جارێکتر داڕشنەوەیان بۆ کردو بۆیە من هەستم بۆ بەراوردکاریە کردو تەنانەت ئەمە بۆ خودی ئامێرەکانیشمان وایە بۆ منە ئامێر هەیە ئەو ئامری زۆرنایی کە لە کوردستان و پارچەکانی کوردستانە هەیە بە هەمان شێوە ئامری زۆرنای لە چاینا هەیە يعني ئەم ئاڵوغڕی بازرگانە وای کردو کە ئەمە لەم شوێنەوە هەڵگرێبی باتە شوێنەکەی خۆی بە شێوازی سەلیقەی خۆی و بارودۆخی ژینگەکەی خۆی گۆڕانکاری بەسەراوکە بیکا بە ئامێرێکی فۆلکلۆری بەڵێ ستاگرژن لێرە ئینستیتوتی کەلەپوری کورد چەندە هاوکارت بوون بەڵێ بەڕاستی منەمێ ئاماژە بۆ بکەم کە دەواازەی کارەکانی من یاخۆ ئاشنابوونم بە هەموو ئەو بابەتانی کە من کارم لەسەر کردو و لەسەری خوێندمەتەوە دەرگاکەی ئینستیتوتی کەلەپوری کورد بووە بەتایبەت خودی مامۆستا مەزەری خالقی کە بەڕێوەبەری دەستگاکەمانە لە پێگاندنی منە زۆر هاوکار بوو و زۆر یارمەتیاوم کە ئەمە جێگەی شانازیە بۆ من کە ئێساش لەوێ لە بسراوی بەشی دەنگ و ڕەنگم دەست خۆش بێ بەڕاستی ڕۆزە خۆزیە دەنگ حاڵە دەنگ خۆشێکمان لا بووە کە من باسی لاوکیە کرد نمونەی بووتە باسی حەیرانێ کرد نمونەی بووتە لە توێژینەوەکە تو ئاماژە بۆ کردووە لە باشووری کوردستان حەیران لە چ ناوچەیەکە وترێ لاوک زیاتر لە چ ناوچەیەک بەڵێ من ئەوەی کە هەستم پێ کردو حەیرانەکان زیاتر لە ناوچەی دەشتی هەولێرە ئیتر تایبەتمەندی خۆی هەیە بەڵام لاوک شێوەیەکی گشتگirتری هەیە ینی بابەتەکان لە باشووری کوردستان بۆ لاوک گشتگirترە بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجە ئەمەوێ بێڵێم ئەو لاوکەی کە لە باکووری کوردستان ئەوترێ لەگەڵ ڕۆژاوای کوردستان لەبەروی هەردووشیان کورمانجین شێوەزارەکە کورمانجێ و ئاڵۆگۆڕی کەلتوریەکان لەکترەوە نزیک بوون زیاتر تەسیریان بەسەر یەکترەوە هەبووە هەمان جیاوازیەکی ئۆتۆیتیانی هەمان ئەو بابەتانی کە لە باکووری کوردستان ئەوترێ لە ڕۆژاوای کوردستانی شاوترێ من خۆزگە تەمەنایەکم خۆزگە لە ڕۆژێک لە ڕۆژان ئێمە بتوانین فۆرمێکی تایبەت بۆ گۆرانی مۆسیقای کوردی دروست بکەین کە تاوەکو ئێستا فۆرمێکی ستانداردمانە بۆ گۆرانی مۆسیقای کوردی و بۆ هەموو ئەو مەقامانەی کە لەناو گۆرانی مۆسیقای کوردیە هەیە پێویستی بۆ هەیە کە چەندین کەسی شارەزا لە پارچەکانی تری کوردستان کۆ بکرێتەوە بۆ ئەوەی کە بتوانین فۆرمێک دروستکەین و ئێمەش وەکو نەتەوەکانی تر خاوەنی گۆرانی مەقامی خۆمان بین ئەگەر دیقەت بێ فارسەکان ئەڵێن ئەگەر گۆرانی مۆسیقای فارسی ڕتمی کوردی لێ دەربێنی دائڕمە یعنی ئێمە خاوەنی گەنجینێکی ئێجگار گەورەی دەوڵەمەندی لە گۆرانی مۆسیقای فۆلکلۆری خۆمان کە پێویستە بە هەموو لایەکمان کاری لەسەر بکەین بۆی بتوانین بیپارێزین و گەشەی پێ بدەین پەرەپێدانی ژێشەکە لەو خاڵانێکە ئێمە بەکاری لەسەر بکەین چونکە ئێمە ئەو بابەتە فۆلکلۆریەمان هەیە چۆن بتوانین پەرەی پێ بێین بە مۆدەرنایزیکەین بیناسیین بە جیانی دەرەوە کەسێکی بیانی هەیە گوێی لێ بگرێ یان بە ئۆرکستراسیۆنی بکەین ئەمانە بابەتی زۆر گرنگە کاتوانین قسە لەسەر دەست خۆش بە کاکرێژن بەڕاستی دەرفەت نەبوو باسی ئەو توێژینەی دووەمە بکەین کە باس لە دووڕەکانەکە هەوڵین لە دەرفەتێکی ترە باسی ئەوەش پێنج سپاس بە ئامادە بوونە بەڵازان تاویسمان نەما بەیوای ڕۆژێکی پڕ لە ئارامی بۆ هەموو لایەکتان لایەمەوە خواتان لەگەڵ ڕۆژێکی خۆش خواتان لەگەڵ